ساڵتان نەبێت و کاتان باش زۆرێک لە ئۆتۆمبیلەکان لە نێو پێشانگەکانی ئۆتۆمبیل کە هاوڵاتی دەیکرێت بەردی گزۆزی تێدا نیە و ئۆکاری نەبوونی بەرد لە نێو ئەگزۆزی ئۆتۆمبیل و دەمێت وەستایەکی شارەزای میکانیکی لەبارەی نەبوونی بەردی ئەگزۆز و زیانەکانی نەبوونی ئەم بەردە لە ناو ئەگزۆس بۆچی دەگەڕێتەوە. سڵاوت دەبێت و کاتت باش وەک شارەزایەکی باری میکانیکی بۆمان باز بکە ئەگزۆس چەند جۆری هەیە و جۆرەکانی چین. گزۆز ئەکسەریەتی ئێستا ئەوەی خواستشی زۆری لەسەرا بەردە زۆربەی سارەکان ئێستا بەردی تێدا نیە. ئەو سیارانشن کە لە دەرەوەی وڵات هاوردەی ئێرە ئەکرێت و ئەوانە بەردی گزۆزی لێدەردێن. مادەکەی بەردی گزۆزەکە بەخۆی گرانە، مادەی پلاتنیۆم و یۆڕیۆمی تێدایە. ئەمانە دەردێن لەوێ دەرەفرۆشنەوە بەردی سینی لۆدا ئانێنەوە. بەردی سینیش ئەوەندە تەحملی نییە وەکو بەردی شەریکە. بەردی شەریکە باشترە. زۆری بەردەکانیش بەردی سینی هەیە، تورکی هەیە، شەریکەش هەیە. شەریکەکەیان لە هەمووی گرانترا تقریبا ئێستا بەردەیە تا $3 و $30 $3.5 ئەوها ئەچیت، بەڵام بەردی سینی تقریبا ئەوەی باشەکەی تقریبا تا 65,000 چیت، تورکیەکەی تا 120,000 چیت. و کاریگەری چی ئەگەر سارێک بەردی گزۆزی تێدا نەبیت چ کێشێکی بۆ ئەو سارە دروستەکە مەسروفی زیاد دەکات، گڵۆپی عەقلی پێ ئەبیت، بنزینی زیادە خوات، سەوتی زۆرە بیت و بەیانیان کە ئیش پێ ئەەکەی مادەی پیس لە گزۆزی فراداتە دەرێت. ئەو مادە ژەهراویە، بۆیە کە بەردی تێدا نەبیت ئەو چێشانە لە سیارەی دروست دەبیت. زیانەکانی هەم بۆ ژینگە و هەم بۆ ئۆتۆمبیلش دروست دەکات. لە ئەگەری نەبوونی ئەم بەردە گزۆزە بۆ دانانەوەی تا چەند کاریگەر لەسەر کێشی ئۆتۆمبیل و لە ڕووی ژینگەشەوە کاریگەر دەبێت. لە ڕووی کێشەوە تەمان کێشی خۆشترە بیت، سەوتەکەشی کەمترە بیت و لە ڕووی ژینگەش زۆر باشترە، چکە ئەو دوو کەڵە ژەهراوی و پیسەی فڕەناداتە دەرێت، ئەوە دەیهێڵیتەوە لێ ناگەڕێ زیان بە سروش بگەینیت. بۆم باز بکات ئەو جۆرانێک کە ئێوە دەیفرۆشن وڵاتێک هاوردەکرێت و زیاتر کامە لە سنووردارە سەر بەخۆ سۆران ڕەواجی لەسەرەکە بە فرۆشتنیان بێت. بەڵێ بەخۆی ئەو بەردانە زیاتر لە سینە بەردەکان سینە تورکیا شەریکەکە زیاتر لە دووبەی دێن. ئەوەی سین ئەو نۆحەیە بابەتەکان ئەوانەیە. ئەوە بەردی سینیە، ئەم بەردەیە بەردێکی باشە، خەراب نییە، لە زۆر سیارەش ئەبی. ئەمە زۆری بەردەکەیە، ڕازشی باشی لەسەر و سیارەکەشی باشە، بەڵام ئەوە بۆ سیارەی ئەمریکی نابێت. ئەگەر بۆ سیارەی ئەمریکی دابنەی لۆکاتەوەی گڵۆپی عەقلی بژینیتەوە و شەغال و شتەکان هەموو وەیش بکەیتەوە دەبێت تو بێ ئەو بەردەی لۆ ببەستی. ئەو بەردەش کە لۆی دائەنێنەوە لە زۆربەی سیارەکان دانینەوە، ئەمە بەردەکی زۆر باشە، بەردەکی شەریکەیە بە شەرتەوەی کە گڵۆپی عەقلی بژینیتەوە و شەغالی ئیش بکاتەوە هەموو کێشەکانی حەل بکات و بەڵام سیارەکەی بەڕکە گرانە بۆ لە سیارەش تا سیارە گۆڕانکاری بەسەر سیارەکەی دادێت. سارە بکەم ئۆتۆمبیلێکی بێسەرەتا گەر بکڕی چۆن بزانی کە بەردێک زۆزی تێدا و ئەگەر لە پێشانگەکان بکڕین چۆن بزانی کە لە نێو دەرنەهاتووە. بەڵێ سەرەتا ئەو کەسانێک کە سیارە ئەکڕن ئێستا بەر لەوەی بچن سبوغی فعسکەن مەچنەی فعسکەن سەرەتا دێن بەردی گزۆزی فعسەکەن، چونکە ئەکسەریەتی سیارەکان ئێستا بەردی گزۆزی تێدا نیە، بۆیە دەبێت سەردانی گزۆزچێک بکەیت و فحسەکەت بکات بزانە داخۆ بەردی تێدای و ئەگە بەردەکەش تێدا بزان بەردی سینیە تورکیا شەریکە ئەوە حسەب معلوماتی گزۆزیەکەی پێتەڵێت چ جۆرە بەردەی تێدایە. وەک شارەزایەکی بواری میکانی بۆمان باز بکە گەر ئۆتۆمبیلێک بەردی ئەگزۆز تێدا نەبێت ئێوە چۆن دەیناستنەوە؟ وەڵا بە سەوتی ڕائزانینەوە، بە سەوتەکەی دیارە، بەس بە تەنیشتم دابڕۆ ئەیزانم. بەڵێ زۆر سپاس. ئەوەی گوێویستی بوون یەکێکە لە شارەزانەی کە زیاتر لە 15 ساڵە کاری گزۆستیە لە ناوچەی پیششازی سۆران باستەوە کات بەشێکی زۆر لە ئۆتۆمبیلانێک کە
بەردیەکزۆزی تێدانە ئەوە گرفت بۆ ژینگە و بۆ هاوڵاتی بەگشتی بۆ ئۆتۆمبیل دروست دەکات و لە ڕووی ئەو ئەکسۆزانشی کە لێرە دەفرۆشترێن بە تایبەت وڵاتانی هاوردن هەرێک لە وڵاتانی چین و تورکیا بوونی هەیە و کە زۆرترین خواستش لەسەر بەردیەکزۆز بەردی